میکانیزم موچەی خۆیان وەربگرن. ئەمیش ڕێگای تەڵقینە. بەم هەنگاوە گلفتی پلەبەرزکردنەوە و دەرماڵەکانی چارەسەر دەبێت. دووەم، دەرچوانتنی یاسای نەوتوخاز و پێداچوونەوە بە گرێبەستە نەوتیەکانی هەرێم و بە بازاڕکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ، ئەمەش کۆتایی هێنانە بە ناکۆتی نەوت و گەرنتیکردنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان. سێەم، بۆ پرۆژەی بوژانەوەی دادپەروەرانە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان دوو بژاردە لەبەردەستایە. یەکەم، لە ساڵی ئایندەدا بودجەی عێراق پەسەند دەکرێ و لە بری موچە پشتی هەرێمی کوردستان جێبەجێ گیرەکرێ و لەمەشە پرۆژە بۆ سەرجەم شار و شارۆچکەکان دابینێت. دوو، بە پێی یاسای کارگەڕی و دارایی لە داهاتی ناوخۆی هەر پارێزگایەک ڕێژەیەک دیاریەکرێ بۆ پارێزگا، ئەمە لە بری ئەوەی بۆ حەزب و هێزی حەزب و بەرپرس ببرێت ئەبێ بخرێتە خزمەتی پرۆژەوە بۆ ئەو شارە. بۆ دەرمان و سوتەمەنی کە نەوت و بەنزین و گازواییدە شارەکانی هەرێمی کوردستان پێویستە هاوشێوەی سەرجەم پارێزگاکانی عێراق مامەڵەیان لەگەڵدا بکرێت. ئەمەش پشتیوانی یاسایی هەیە لە بری ئەوەی 50,000 بەرمیل بدرێتە هەرێمی کوردستان، کۆی نەوتەکە بێ بدرێ بە عێراق لە بەرامبەرە نەوتی سپی، بەنزین و گازوایی وەک شارەکانی عێراق دابین. پێنجەم، کردنەوەی بانکی ڕەشید و ڕافیدەی لە هەرێمی کوردستان، بەمەش پێدانی قەرزی پرۆژە، پیشەساسی، کشتوکاڵی، سولفەی زەواج، پرۆژە بۆ گەنجان و قەرزی کارەبا بە تشکی خۆر سۆلار دەکرێتەوە. شەشەم، سەلماندنی زمانی کوردی وەک زمانی پلەیەک لە عێراقدا بە پێی ماددەی 4 دەستور. حەوتەم، دروستکردنی بازاڕ بۆ ساختکردنەوەی بەروبوومەکانی جوتیارانی هەرێمی کوردستان، ئەمیش بە دەعمی بەرهەمی کشتوکاڵی و دابینکردنی پێداویستیەکانی کردنەوەی سەرجەم ڕێگا و بازگەکان و دروستکردنی بازاڕ لە شارەکانی تری عێراق. هەشتەم، هێزی پێشمەرگە ببێتە سوپایەکی یەکگرتووی بە هێزی نیشتیمانی ناحیزبی لەژێر ناوی پێشمەرگەدا بە ڕەچاوکردنی هەموو تایبەتمەندیەکانی ببێتە بەشێک لە هێزی بەرگری نیشتیمانی لە عێراقدا. موچە و ماف و شایستە داراییەکانیان هاوتای سەربازی عێراق بێت وەک لە ماددەی 121 دەستوری عێراقدا. نۆیەم، بەشداریکردنی سەرباز و پلەدارەکانی هەرێمی کوردستان لە هێزە چەکدارەکانی سوپای عێراقی فیدراڵ بۆ ڕاگرتنی هاوسەنگی پێکهاتەی گەلی کوردستان وەک لە ماددەی 9 دەستوردا. دەیەم، دەرکردنی یاسا فیدراڵیەکان و دامەزراندنی ئەنجومەنی فیدراڵ بەپێی دەستوری عێراق. یازدەیەم، خستنەکەڕی دەستەی گشتی چاودێری داهاتە فیدراڵیەکان و دەستەی ڕاژەی فیدراڵ بۆ بەرگریکردن لە بەرکەوتەی دارایی و کارگەریەکانی خەڵکی کوردستان وەک لە هەردوو ماددەی 106 و 107 دەستوردا هاتووە. دوازدەیەم، دامەزراندنی نووسینگەی هەرێمی کوردستان لە سەرجەم باڵیۆزخانەکانی عێراقدا بە جۆرێک نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکەن، نەک نووسینگەی حیزبی هێزە سیاسیەکان بە ناوی نوێنەری هەرێمی کوردستانەوە وەک لە ماددەی 121 دەستوردا هاتووە. دوازدەیەم، چارەسەرکردنی منەڕەتی مافی فەرمانبەرانی گرێبەستی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بودجەی گشتی عێراق. چواردەیەم، کارکردن بە گەڕخستنی هەنگاوەکانی جێبەجێکردنی ماددەی 140 دەستوری عێراق لە ڕێی میکانیزمێکی نوێ کە تێیدا هاوبەشی سەرجەم پێکهاتەکان بە تەواوی بسەلمێت. بۆ ئەمەش کار دەکەین بۆ ئەوەی گفتوگۆی نێوان لایەن و پێکهاتەکان لە ماوەیەکی گونجاودا دەست پێ بکات. پانزدەیەم، هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوردا کۆمەڵێک مافی بۆ زامین کراوە لە بەرامبەر چەند ئەرکێک کە لە ئەستۆیەک. بۆ ئەوەی مافەکانمان بەدەست بێت پێویستە ئەرکەکان جێبەجێ بکرێت، وەک بۆ ئەوەی موچە بێت پێویستە هەناردەی نەوت بەردەوام. شازدەیەم، هەڵوێست باوەڕی وایە خێری بێری عێراق دەبێت بۆ هەموو عێراقیەکان بێت و کەس لێی مەحروم نەبێت. دەستوری عێراق بە هاوبەشی سەرکردەکانی کورد لەو کاتەدا نووسراوەتەوە. ماف و ئەرکی زۆری بە خەڵکی هەرێمی کوردستان بەخشیوە، بەڵام بەداخەوە لە ماوەی ساڵەکانی ڕابردووە وەکو پێویست کار لەسەر ئەم مافانە نەکراوە،
ئەوەنە لە خەمی پۆستی حزبی و بەرژەوەندی حزبی و دابەشبوونی حزبیا بوون لە خەمی خەڵکی کوردستان و سوودوەرگرتن لەو دەرفەتاتە نەبوون کە لە دەستوردا بۆ خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێکراوە. ئامانجی لیستی هەڵوێست وردەکاری ئیشکردنە لە نێو خاڵەکانی دەستوری عێراق بۆ ئەوەی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان زامنکە لە سەرووی هەموویەوە جێگیرکردنی ژیان کە موچەیە، کە دابینکردنی سوتەمەنیە، کە دەرمانە، کە ساحکردنەوەی بەرهەمی کشتتوکاڵیە، کە هێنانی بانکی ڕەشید و ڕافیدەینە بۆ ئەوەی قەرزێکی زۆر، پارەیەکی زۆر، جوڵەیەکی زۆر بێتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. خەڵکی کوردستان داواکەین متمانە بە لیستی هەڵوێست بە کاندیدە دڵسۆزەکانی بدات. دڵنیا بن ئێمە ئەو دەستە ئەمینەین کە خواستەکانی ئێوە ئەگەێنین لە پەرلەمانی عێراقدا. هیوادارم هەمومان پێکەوە ڕوبەڕووی ئەو دەنگەی بایکۆت ببینەوە، چکە داواکردنی بایکۆت تەنیا بۆ ئەوەیە خەڵکی ناڕازی نەچێ بۆ دەنگدان، دەسەڵات ئەوانەی خۆیە بە کەواتە ئایا ئەتانەوێ خەڵکێک هەبێت ئەم بڕگە و مادانە لە پەرلەمانی عێراقا لە ئەستۆ بگرێت ئیشی لەسەر بکا بەرگری لە مافی خەڵکا ئەبێ بایکۆتی نەکەی. ئەگەریش ئەتانەوێ بۆ نمونە سلێمانی 18 کورسیە و هەولێر هەر 15 تەنیا دەنگی حزبی دەسەڵات ببیستن ئەوەی لە 20 ساڵی ڕابردووە بیستوتانە کە شەڕی پۆست و مەسلحەت و بەرگری و پارە و سەفەقات بووە ئەو کاتە ئەبێ بایکۆت کرێت. بۆیە پشتیوان بە خوای گەورە پێش هەموو کەسێک پشتیوان بە خەڵکی کوردستان ئەم پەرلەمانتارە بە ڕێزانە ناترسن داکۆکیکەرێکی سەرسەختی خەڵکی کوردستانە بن، چکە ئێمە دوو پشتیوانی گەورەمان هەیە، یەکەم خوای گەورە، دووەم خەڵکی کوردستان. باسەوە دەکرێت لەژێر شاردا دەنگ بە هێز ئەمریکان دەکرێت، بەڵام لەلای کترۆ باسەوە دەکرێت کەمە تاقیکردنەوەی ئەزمموونی و ڕاهێنان بە هێز ئەمریکان دەکرێت. ئێوە لە بارەوە زانیاری بەڵێ بە دڵنیاییەوە ئێمەش ڤیدۆمان هەیە و ڕەسممان هەیە. هێزە ئەمنیەکان بە تایبەتی لە سنووری سلێمانی دەنگدانیان پێکراوە لە بارەگا حزبێک بۆ نەمڕۆ لە مەڵبەند پێیان کراوە لە سلێمانی لە کۆمیتە پێکەوە بەشێکیش لە سوێنە سەربازەکانە پێیان کراوە. هێزەکان دڵنیاکەینەوە ئەوە تەنیا بۆ فشار و ترساندنە، ئەگەرنا ئەو وەرەقەی نافەرمیە، وەرەقەی کۆپیە ناچێتە چوارچێوەی سیستەم و ئەژمارکردنەوە فشارەکرێ. تەنانەت داوا لە خەڵکی کوردستانی شەکەی نەترسن، داوای کۆدی کارتی دەنگدان و کۆپی کارتی دەنگدانەکەن هیچ شتێکی پێ ناکرێت، ئەوەش جزئێکی ترە لە فشارکردن. دڵنیاییەوە جگە لە خۆیان و خوای گەورە کەس نازانێت دەنگی بەکێ داوە. باشترین بەڵگەش ئەوەیە هەڵبژاردننی پێشوو لە دەنگدانی تایبەتە وێڕای ئەو فشارە ئێجگار گەورەیە، نزیکەی 40,000 کەس دەنگی بە پارتی وێچێتی نەدا و کەسیش کەشف نەبوو، بۆیە فشارانە بەردەوام ببێت. حملەیەکی تریان دەست پێ کردووە زۆر بەداخەوە. من پێم وایە ئەمە خراپترین شتە بەرامبەر بە تاکی کورد بکرێت، باوەڕکەیانی زۆر خراپە. ئەویش فێرکردنی خەڵک بەوەی ویژدان و باوەڕی خۆی بفرۆشێ بە 100,000 و 150,000 بە خەڵکەڵێن پارێکی زۆر پارە نییە بۆ پرۆژە، پارە نییە داهاتەکە بنێرن بۆی موچەی خەڵک بێت، ئەڵێن دەنگەکانمان پێ بفرۆشن بە 100,000 و 150,000. فێرکردنی خەڵک بەوەی دەنگ و ویژدانی باوەڕی بفرۆشێ، باوەڕکە ئەمە تەنیا دەنگۆکردنەوەیکی حزبی نییە، ئەمە هەوڵدانە بۆ داڕوخاندنی کەسایەتی تاکی کورد. ئەڵێ تۆ هیچ کەسایەتیەکت نییە، تۆ باوەڕت نییە، تۆ ڕوئیات نییە، من باوەڕەکەت لێ دەکڕم بە پارەیە کە لە خۆتم دزیوە. ئەمە من پێم وایە کۆتا خاڵە، کەسیش نازانێت دەنگ بەکێدا، ئەوەشی پارەکەی وەرگرتووە وەریگرێت، ئەو پارەی ئەوان نییە. وەرگرتنی پارەکە گوناحباری نییە، وەرگرتن و دەنگدانی گوناحباریە.